سڵاو هاوڕێیانی خۆشەویست، ئەم کاتتان باش. ئەمە سێتێکی نوێی GPS های تارگێت بەیسی IRTK5 لەگەڵ ڕۆڤەری V500دا. لەم فێرکاریەدا باسی چۆنیەتی داخڵکردنی کۆد ڕیجستۆرەکە یەکەین کە سەرەتا هەڵی ئەپشڕێنیت بەوەی قەمەر سەناعی وەربگرێت لە ڕێی کۆدێکی 24 ڕقەمیەوەیە. بەو شێوەیە داخڵیان نەکەین. سەرەتا GPSەکەدا ئەگیرسێنین، دواتر ئەچینە بەرنامەی های سێڤایرۆت، دوای ئەوە ئەچینە بەشی دیڤایس، لە دیڤایس ئەچینە ئێرە، دواتر کۆنێکت لە کۆنێکتە سێرچی بۆەکەین بۆی سریاڵی GPSەکە بێت، دوایی یس، دواتر ساحێک ئەدەینەوە، دوای ئەوە GPSەکەمان کۆنێکت ئەچینە بەشی ڕیجستۆر. لەم بەشەدا 24 ڕقەمەکەمان ئەنووسین کە تایبەتە بۆ سریال نێمبەرە. دوای داخڵکردنی ژمارەکان لەسەرەوە ئۆکێ یەکەین. وەگە بینن کۆدەکە بە سەرکەوتووی داخڵ بوو. ئێستا GPSەکەمان قەمەر وەرەگرێت. مەڵێ خۆشەویستان، وەگە بینن سیگە قەمەری وەرگرتووە. ئەوە شێوازی داخڵکردنی کۆد ڕیجستۆر بوو بۆ GPS های تارگێت.